بینەرانی عزیزی بەرنامەی تیرۆژ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. بۆ ئەمڕۆ میوانداری میوانێکی زۆر عزیزمان کردووە کە گەنجێکی بەتوانە و خاوەن بەهرەیەکی زۆر باشن. بەڕێزیان کاک سۆران نووریە، توانین بڵین دکتۆر سۆران نووری، کە بەڕێزیان سەرۆکی ئەنجومەنی باڵای لاوانی کوردستانن لە هەمان کاتدا کادری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستانن. زۆر بەخێربێی دکتۆر سۆران. زۆر سپاس بۆ جەنابت و بۆ هاوڕێیانی کۆنتڕۆڵمان و هیوادارم جەنابت و ستافی مادوونە ناستان بەردەوامن لە خزمەتکردن لە مۆزۆعی میدیای کوردی و بۆ بەرەو پێشچوون و سەلماندنی توانای لاوان. زۆر سپاس بۆ ئامادەبوونە. کاک سۆران، پێم خۆشە سەرەتا باسێکی پرۆسەکانی خوێندنت بکەیت کە لە دوا قۆناغدا خاوەنی دکتۆرای دکتۆرات بەدەستێنا، ئەم دکتۆرایەت لە چ بوارێکا بەدەستێناوە؟ طبعا پێش هەموو شتێ هەر گەنجێک کە هەنگاوێک ئەنێ ئامانجێک بۆ خۆی دروست ئەکاوەکو ئیماجنەیە، یعنی ئەمە حەقیقەتە. بۆیە بە دڵنیاییەوە ئێمەش لە پاڵ ئەوەی کە باشترین معدلم هەبوو لە شێشی ئەدەبی 9.5 دواتریش بەکالۆرسەکەم بەدەستهێنا. ماستەرەکەشم نامەی ماستەرەکەم با بڵێن لە پیانەوە بوو بەشی کلاسی. تەرجیعێکی زۆرم هاتە ئاراوە، سەپۆرتێکی پێرفێکتم کرا. ئەی بڵێتیەکانم سەلمێندەری ئەوە بوو وەکو نۆڵەجە بڵێ لە ئایندا ئەتوانم خزمەتێکی جیاوازی میلەتەکەم کەم. بۆیە بە تەکید لە ئۆپساڵە یونیڤەرسیتی دەستم کرد بە خوێندن. نامەی PhD-ەکەم 558 پەڕە بوو، کراش بە کتێب لە زانکۆکەم بە خۆشحاڵێەوە ئێستا وەکو لێکچە بەکار ئەهێندێ. لەوێوە ئێمە توانیمان دکتۆراکە بەدەست بێنین و لەگەڵ ئەوەشە جارێکی کە لە ڕەوتی میوزیکگەراییدا کاروانێکی نوێ بەڕێ بکەین و بە ئەمانەوە بە مەنزڵی بگەێنین، چونکە مهمە ئەمڕۆ خەڵکێک هەیە تەوان ڕەنگە زۆر ئاسایش بێ، نۆرمال بێ، بەڵام خوێندنەکەی پێ نەکرێ. ئێستا ئێمە بەپێی ئەو فۆکس و مێمۆرایز و لسلینا کە هەمانە وەکو ئەی بڵێتیەک توانیمان بگەینە ئەم لیڤڵە گونجاوە. بە خۆشحاڵیشەوە ئاستێکی گرنگ و هستریەکی پێرفێکتمان ڕێکۆرد کرد. ئێستش کە PhD-یەکەم بەدەستێناوە سەرۆکی ئەنجومەنی باڵای لاوانی کوردستان، ڕیسێرچەکانم توێژینەوەکانم بەردەوامی هەیە، لەگەڵ ئۆکستاکان کۆمونیکیشنێکی شازمان هەیە، بەردەوامی لە خزمەتکردن و بۆ ئەوەی پەروەردەی جەنەرێشنێکی تازە بکەینە ئاراوە، بۆ ئەوەی ئەگەر لە پاسمپڵە خەڵکێکی کە بە جۆرێکی کە ژیا ئەنجارە ئەمنەوەیە بەم مەرحەلاتێ نەپەڕێ و بە شێوەیەکی ئەکادیمی بتوانێت تارگێتەکانی بەدیبێنێ. بەڵێ کاک سۆران وانە ئەڵێتەوە لە هیچ ئێستا لەبەر ئەوەی بەندا سەرۆکی ئەنجومەنی باڵای لاوانی کوردستانە و کوڕێکی سیاسیشم بەڕاستی ئەو مەجالەم نییە، بەڵام من پێم خۆشە زیاتر خزمەتەکانی من ئەمەلیتر بێ لە باتی ئەوەی من خزمەتی کلاسی بکەم 50 تا 60 ستودنتم هەبێ، با من خزمەتی میلەتێکم بکەم کە بەڕاستی ئەمڕۆ 40 ملیۆن کورد ئامادەیی و ئیستعدادی ئەوەیان هەیە بەرەو پێشکەوتووی هەنگاو بنێن بۆ ئەوەی بتوانین نەوەیەکی وا پەروەردە بکەین لە ئەنجومەنەکەمان. هەر یەک لەوان سۆرانێک بێ، هەر یەک لەوان وەکو من کۆپی پێستی تواناو تاقە و معلوماتەکە هەبێ بۆ ئەوەی بتوانین لە هەر چوار پارچەی کوردستان پێکەوە خزمەت بکەین، ئامانجەکانمان بەدیبێنین. کاک سۆران باسێکی ئەنجومەنی باڵای لاوانی لە کوردستان باسێکی ئەو بەڵێ ئێمە دیارە لە دوای ئەوەی کە ئێمە هەستمان کرد بەڕاستی ئەمڕۆ هەرێمی کوردستان ژمارەیەکی دیارە لە ئاستی یونایتد نیشن، ناشنال سکیوریتی کانسڵ، یوروپیان یونیۆن. ئێستش پێویستمان بەوەیە لە کەڵچەریشە ئیفێکتێکی باشمان هەبێ. ناکرێت ئێمە وەکو نیشتیمانیەک وەکو کوردستانیەک ئەو کەلتورە دەوڵەمەنەی هەمانە، ئەو فەرهەنگە بە ئێزەی خاوەنین، ئەو ژێرخانە هونەریەی کە خاوەنداریتی ئەەکەین، بەڵام دڵسۆزێک نەبێ ئەم ژێرخانە بپوشێنێتەوە. ئەمەش لێرە ئەسڵی مەسەلەکەیە. بۆیە ئێمە هەستاین بە تیپێکی مۆسیقا یان بە گروپێکی ناوچایەتی ئەم ئیشە ناکرێت. بڕیارماندا لەگەڵ هاوڕێکانمان لە هەموو لایەنە سیاسەکان کۆبووینەوە
ئێمە وەکو هێزە سیاسەکان چۆن یەک ڕێزین ئەبێ بەهرەمەندەکانیشمان بەو ئەتیجاها بێ و کۆدەنگی بپارێزین بەندە لە ئامەتە تا قامشلو لە زاخۆ هەتا خانەقین لە سنە هەتا سلەیمانی سەرجەم ناوچە کوردەکان گەڕاین بۆ ئەوەی هەر بەهرەمەندێکە بێ لە نزیکەوە گوێم لێگرت لە تۆنی لە ئەدایی لە سەوتی بەڕاستی ئەوەی کە ژەنیارە لە دەست و پەنجەی لە ئەکادیمی لە ناسینەوەی مەقامەکانی پێکەوە ئەمانەمان یەک خست ئێستا بە زازاکی بە لوڕی بە کرمانجی بە هەورامی بە سۆرانی هەمومان بە هەموو ئاین و ئاینزاکانی مەسیحی ئێزدی زەردەشتی یارسانی ئاینی ئیسلام بەگەڵ هەموو پێکاتە ڕەسەنەکان گروپێکی نەتەوەی نیشتیمانی لەژێر چاودێری و ئاڵای ئەنجومەنی باڵای لاوانی کوردستان لە ئۆکستایەکی نیشتیمانی دامان مەزاندووە هەر چوار پارچە پێکەوە خەبات ئەەکەین بۆ بنیاددانی مێژوویەکی پڕ سەروەری بۆ ئەزمموی ڕەسەنی نەتەوەکەمان بۆ بەهێزبوونی کەلتوری گەلەکەمان چۆن ئەمە ئەکرێ تەمەەن کاتێ ئێمە کە توانیمان ئەم کەلتورە دەوڵەمەندەی خۆمان زیندوو بکەینەوە ئاشنایەکەین بەگە لە جیاوازەکانی جیهان کە ئاشنامان کرد بە نەتەوە جیاوازەکان ئەو کاتە ئێمەش بەشداری میهرەجانەکان ئەەکەین ئەو کاتە هەر کەسێکە گوێی لە مۆسیقای کوردی ئەبێ بەڕاستی ئەیناسێتەوە و پێویست ناکە گومانی هەبێ ئایا ئەم مۆسیقا فارسیە یان بەڕاستی تورکیە یان عاربیە بۆیە ئەمە بۆ هەموو سێکتەرەکانی کە ڕاستە لە مەسلەی شانۆیە لە بابەتی ئەدەبیە لە مەسلەی نووسینە ئەبێ ئێمە لە هەموو بوارەکانە فۆنتی تایبەت بە خۆمان هەبێ تایبەتمەندی کوردستانیمان هەبێ چونکە ئەتر ئەو ڕۆژە کۆتایی هات کە ئێمە دوای عێراق بکەوین ئەبێ خۆمان چۆن لە مۆزوعەکانی کا سەر بەخۆین لە کەلتوریشا سەر بەخۆیمان بپارێزین. تەبەن کاک سۆران چەند ئەندامت هەیە؟ ئێمە ئێستا 100 ئەندامین 25 ئەندام لە باکوور 25 لە باشوور بەو جۆرە تەوزیع بووە بۆ ڕۆژهەڵات و ڕۆژ ئاواش. زۆر باشە. هەمووتان مۆسیقین؟ هەمومان مۆسیقین بزەبێت ئەوە هەر خۆی قانونە ئەبێ ئامێریکی مۆسیقا بزانێ بەڵام شانۆکاری باشیشمانتیایە نووسری هۆنداوی شیاویشمانتیا هەڵکەوتووە ئەمانە سوودی لێوەرئەگیرێ بۆ چالاکێنێ و خۆیەکان بۆ بەشداریکردنمان لە فستیڤالەکانی دەرەوە بۆ بەڕێوەبردنی یادەکانمان مناسبەکانمان ئەمانش هەرێک لە خۆی گرنگی خۆی هەیە بۆ ئەوەی تۆ بتوانی لە یەک ئۆکستایە لە یەک گروپە بە یەک تیم زۆرینەی فەراغەکان پڕ بکەیتەوە جا زۆر خۆشیشەیانی بەڕاستی ئێمە وەک کوردستانیان کارێ بکەین کە ئەم عەدەدە باش و شیاوەمان هەیە ڕۆژ بە ڕۆژ پەرەی پێ بدەین سات بە سات ئۆفیس لە منتیقەکانی کەمان بکەینەوە لەگەڵ ئەوەشە لە کارنامە و پەیڕە و پرۆگرامی ئینجارە کە نوێمان کردەوە بۆ کارنامەی ساڵی 2020مان بەرنامەمان هەیە طبعا دەورات ئەەکەینەوە دەوراتی مۆسیقا کۆمەڵێک خولی جیاوازترمان ئەوێ کۆمەڵێک کۆرسی بەهێز ئەەکەینەوە ئەمانش ئەبنە فاکتەر گەلێک بۆ پێشکەوتنی گەلەکەی خۆمان و لە باتەوەی گەنجێکە بۆی نەڕەخساوە بخوێنێ یان دەرفەتی ئەوەی نەبووە پەرە بە معلوماتەکانی بدا لێرە بە بێ بەرامبەر بەفری بتوانێ ئەوەی کە ئەیەوێ بەدەستی بێنێ بە ئەکادیمی. دەستان خۆش بەکارێکی زۆر زۆر باشەکەن. کاک سۆران پێم خۆشە باسی خەڵاتێک کە لەلایەن بەڕێستە وەرگیراوە خەڵاتی باڵە گەنجی سەرکەوتوو کە باسێکی ئەو خەڵاتەمان بۆ بکەی کە لە وڵاتی سوید وەرگرتووە. ساڵانە مؤتەمەرێکەکرێ ئەم کۆنفرانسە ئەیتوانێ ببێتە میتینگێک بۆ یەکتر ناسینی هەموو گەنجەکانی هەر 193 دەوڵەتەکەی یونایتد نیشن و هەر 28 دەوڵەتەکەی یۆروپیان یونیەن بە خۆشحاڵیەوە سیڤی بەندە کە تەقدیم کرا هەم لە ئاستی سیاسی لە مۆزۆعی کۆمەڵایەتی بۆ لیڤڵی پەروەردایەتی لە مەجای مۆسیقا بۆ بەهرەی بەهرەداران دیار بوو قۆناغێکی باشمان بڕی سکۆرسەکەم لە هەموو پارتنەرە بەڕێزەکانی من بەرزتر بوو جیاوازتر بوو قوبوڵ کراوتر بوو ئەمە شوای کە بەندە کاندید بکرێ بۆ ئەو پرۆسە بۆیە بە خۆشحاڵێەوە ڕێوەردینەکەم بەدەست هێنا لەوێ منیش سپیچێکم هەبوو ینی نەتەوەی تورکم لەگەڵ بوو ئەرمەنیم لەگەڵ بوو بە بەلجیکی فەڕەنسی هۆڵندی ئەڵمانی سلۆڤاکی هەموو نێشنە جیاوازەکان وتم هاوڕێیان ئێوە زۆر دەمێکە لە پێش ئێمەوە دەوڵەتن دەرفەتێکی زۆر باشتان بۆ ڕەخساوە بۆ برەودان بە کەڵچەرەکەی خۆتان و بە ئەیبڵێتی لە هەموو مەجال و سێکتەرەکانتان بەڵام ئەمڕۆ کوردێک وە گەنجێک توانی ئەم ڕیوەردینە بەدەست بێنێ نە دەوڵەتی هەیە
نەتا ئەمڕۆ شکیانەکەی لەلایەن بەشێک لە دەوڵەتەکانی نەیبەرەکانی خۆشماندانی پێدانداوە. ئەمە دەلالەتە لەوەی ئێمە لە بەهرەکاندا نەبراوین سەرڕای ئەو هەموو زوڵم و ستەمە جیاوازە بە خۆشحاڵیەوە ڕۆژ بە ڕۆژ توانە و ئەزمون و تاقە و بەهرەکانمان بەهێزتر ئەبێ چونکە مهمە تۆ لە یەک کاتا گەنجێکە بێ هەم سیاسی بێ مۆسیقی بێ نووسەر بێ بەمانایەک لەمانەکان خوێنەر بێ بتوانێت لەگەڵ ئەوەی لە مەجالێکی تایبەت تا قوڵ بێتەوە پەل بکێشێ بۆ بوارە جیاوازەکانی تر ئەمەش تایبەتمەندیەک ئەسلمێنێکە تۆ لە پێکاتەکانی کە جیاوازتری بە دڵنیاییەوە بە تەکید زۆر سەرکەوتوو بێ کاک سۆران کاک سۆران ئەوە ئەگادارین خاوەنی ستودیۆیەکیشیت بەڵزەبەت بەڵام بڕیارێکەیەوە نازام تا چۆن ڕاستەکە تۆ لەو ستودیۆیە تەنها ئیشی نەتەوەی بکەی بەڵێ پامی پشت ئەم کارت چێ ینی بۆ یەکەم شێت ئەزانی بە خۆشحاڵەوە شتێکەیە لێرە منەوەی شە یەکەم بۆ مادە نایکەم چونکە ئێستا هەموو شتێکی خۆمم هەیە دووهەم ئەوەی کە لێرە بۆ من ڕوونە بەداخەوە ئێستا ئەوەنەی پۆپ و جاز و ئەرەبێکس و ڕۆک و سونەتی و ستایلەکانی کە ڕووی کردوتە کوردستان یعنی خەریکە خۆشمان ئەکەوینە ژێ پسارەوە ئایا مۆسیقا ڕەسەنە کوردەکەی ئێمە چییە؟ ئایا چۆن بتوانین ئەم جیاوازە بسلمێن یانی بەداخەوە خەڵکێکەوەی کە پۆپلەر بێ فەیمەس بێ ستایلێک لە دەرەواکامە بلغێکی خەیاڵی لە ستودیۆیەکە سەرفەکە ینی بەس بۆ ئەوەی بڵێن ئەمە لەگەڵ تیمێکی جیاوازە ئیشی کردووە بەڵام بۆ ئێمە نین کەلتورەکەی خۆمان زیینو بکەینەوە منیش بڕیارم داوە مادەم بە ڤۆڵنتێر ئیش ئەەکەم بە هیچ شێوەیە مادە لە فەرهەنگی منان نییە ئەوەی کە لێرە گرنگە بۆ من هەرچی مۆسیقای نیشتیمانی هەیە هەرچی سرودی وەتەنی هەیە هەرچی نەشاتی قەومی هەیە هەمووی خۆم کۆی ئەەکەمەوە بەشێکیشی خۆم ئاوازی بۆ دانێم مەرحەلە بە مەرحەلە ئەو کەسانی کە ئەیان بینم ستێپ بە ستێپ بەرهەمەکان بۆیان ڕیکۆرد دەکەم بەبێ بەرامبەر هەتا خۆشم سپۆنسەریانەکەم چکە ئەزانی پەشتوجاری وە هەیە هەندێک ئیش هەیە زۆر خۆشە ئیفێکتێکی جیاوازی هەیە کاریگەریکی گرنگی هەیە هەستەکەی لە باتی ئەوەی ئەمە کە ملیۆنێک کەس کورد بیبینێ بیبیستێ با 2 ملیۆن بیبینێ با 3 ملیۆن ئستعدادی ئەوەی هەبێ گوێ لێ بگرێ بۆیە بە دڵنیایە بە پێی ئەو عیلاقاتە فراوانەی کە هەمە سپۆنسەرێکی باشی بۆ ئەوکەم و دەنگدانەوە و ڕنگدانەوەی جازشی ئەبێ بە تایبەت کۆمەڵێک ئیش لەم فترەی پێشواکە بۆ کوردستانی باکوور کردمان یعنی ئەزانی ئێستا گۆرانی کوردی لە تورکیا بەمانایەک لەمانەکان لە یانەکانە قەدەغەیە لە کۆنسێتەکانە ڕێگە پێنەدراوە یعنی زۆر سەختە تۆ بتانی لەوێ دەنگێکیشا بتانی ئاهەنگێک ڕێک بخرێت و گۆرانێکی کوردی بوترێ بەڵام ئێمە کارێکەکەین و بەرهێنان وەبەری ئەهێنین لەو ئاوازانەی کە مۆڵکی ڕەسەنی کوردی ئێمە و تورک داگیری کردو دێن حقیقەتەکە ئاشکراکەین ئەو کاتە ناتوان ڕێمان لێ بگرێن چونکە عادەتەن گەلی باکوور چۆن بەرخودانێکی جیاوازی هەیە ئاواش عەزامەتێکی مهمی هەیە لە مەسئلەی مۆسیقا و خۆشەویستیەک بۆ کەلتور و بۆ زمانی دایک بۆیە بزڵبێت ئەو فترەیە من تەرکیزم لەسەر باکوورە بە دڵنیاییشەوە ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا ئەوە لە فەرهەنگ و لە کارنامەی منان کۆمەڵێک ئیشی جوانتر و نەبیندا و نەبیستاوتر ئەەکەین دەستە خۆش بێ کاک سۆران هاوکارانم پارچەی مۆسیقای تویان ئامادە کردووە حەزەکەی بە گوێگری ئەو زۆر باش زۆر باشە زۆر باشە باش.
دەستخۆش کاک سۆران بەس گلەی بێ بۆ ئامێریکی مۆسیقا لەگەڵ خۆنێنە واللهی ئەو فترەیە دوێنش برادرانتان ئاگادار بوو یعنی زیاتر ناچینە تەفاسیلی سیاسی بەڵام بەندە ئاماژەت پێکەوە کادرێکی پێشکەوتوی پارتیمان زیاتر مەژوڵی ئەو کۆبوونەوانەی چۆن ئێمە بتوانین بە یەکڕێزی و بە کۆدەنگی و بە هەڵوێستێکی هاوبەش مشارەکە بکەین لە حکوومەتە تازەکەی محەممەد ئەلاوی بۆیە یعنی ئەم چەند ڕۆژە مەسلەی مۆسیقام ئیگنۆر کردووە بەڵام ئیشەڵا دوایی کە بە سەرکەوتویی ئەم پرۆسانە کۆتایی پێهات کۆمەڵێک جیاوازی کار ئەەکەین کە بمێنێتەوە و مێژوو شانازی پێوە بکە ئیشەڵاروابێ کاک سۆران بەسێکی ئەو ئەم مۆسیقایە ئەمە شیرین گشت کەسمە لەسەر مقامی سەبایە طبعاً من هەر پارتنەرێکی کەشم هەبوو ناوی شیرین بوو با بڵێن ئەترکە یەکمان ناسی لە زانکۆ زۆر دایم پێی خۆش بوو ئەبێ شتێکم بۆکەی کە زۆر جیاواز بێ لەگەڵ ستیودنت و پارتنەر و فرێندلیەکانی ترە بۆیە منیش بڕیارم ما ئەو مۆسیقای ڕێکۆرد بکەم و پێشکەشی بکەم و ئەتر ئەویش زۆر پێی باش بوو ئەو مۆسیقایش لە سۆنگەی ئەو ڕێکۆرد کرا دەستە خۆش بە زۆر ئیشێکی جوانە کاک سۆران پێم خۆشە بزانم ڕۆڵی خێزان چۆنە بێنی خێزانی هەر بە کوردی با ئێمە بەگشتی لەسەر کوردستان قسە بکەین من ئافرین زۆر خێزانی کورد پشگیری ڕۆڵە سەرکەوتەکانی خۆیان بوو من ئەمەم زۆر باش بۆ سەلماوە یعنی لە شکستا لەگەڵی بوون لە سەرکەوتنە هاوکاری بوون لە دەرکەوتنی شاپاڵ پشتی بوون هەمیشە سپۆنسەریشی بوون یعنی من ئەگەر ئەو کە سوکاری ئێستەم نەبووایە نە ئەمتوانی لە دەرەوە بخوێنم نە ئەمتوانی بۆ میکانیزمە بەرگەی دووری کە سوکارەکەم بگرم ئەگەر ئەو پەروەردە باشەی ئەوانیش نەبووایە قەت ڕۆژی من بەم ئاسۆی ئێستا گەژنا هەبوو بۆیە خێزان دەوری زۆر مهمە بۆیە من یعنی بەڕاستی داوام لە هەموو فاملێکی کورد هەیە کە ڕەنگە مناڵ لە مەرحەلەیەکە شکست بێنێ یان بە جۆرێک دیسەپۆین بێ هیوا بێ بەڵام دڵنیا بە ئەوەی کە زوو بێ هیوا بێ درنگ ئەگا بە ئامانجەکانی ڕەنگە کەسێکی لێ دەرچێ کەس تەوەقعی نەکە ئەزانین تۆ شتێکی ئەنشتاین هەیە زۆر مهمە ئەنشتاین بە مناڵی ئەوەندە کەسێکی بۆرن و یعنی هەیت تیچین بووە بۆ مانایی کە مامۆستاکان ڕقیان لی بوو وە کێشەی لەگەڵ مامۆستاکانە هەبوو هەروشەیەکەی وت دوو جار ڕپیتی ئەکرد ئاخر جار نامەیەکیان بۆ دایکی نووسی وتیان تکایە ئەم کوڕەی تۆ بە ئەمەلی قوتابخانە نایە ناتوانێت لەگەڵ خەڵکی فەیمەسا بژیت بۆیە بە بۆ پیلەر ناتوانێت بخوێنێ و بیکەن بە پرایڤت بۆی کە ئەم نامە درایە دەستی دایکی فرمێسک بە چاوی هاتە خوارەوەی دایکی نهات ڕاستی ئەم نامەیە بڵێ تا بێ هیوا بوو وتی کوڕم مامۆستاکان نەوە ئێوەسپیانداوی ئەڵێ ئەم کوڕی تۆ شایستەی ئەوە نییە کە لە ناو تەلەبەکان ئێمە بخوێنێ بۆیە بە تایبەت مامۆستای بۆ بگرە ئەنشتاین ئەم نامەیە نەیزانی تا بوو بەو ئەنشتاینەی کە هەموو دنیا و کۆی مرۆڤایەتی و شانازی پێوە ئەکا لە داهێنان و نووسینەکانیا کاتێک دایکی مرد ئەو بڵاک بۆکسەی کە دایکی هەبوو سن و قەڕەشەکەی ئەو نامەیەی بینی ئەنجاوتی ئەی هاوار دایکم چی سەروەریەکی بۆ من کرد ئەگەر وەڵڵاهی ئەو نامەی ڕاستێکی بە من بووتە ئەو کاتە من بە یەک جار بێ ئەمەل ئەبووم لە ژیانەها جاری وایە تۆ ئەگەر نەقسی کەسەکەش نەڵێ ئەگەر تۆ بەرامبەرەکەت بێ هیوا نەکەی کە تۆ پێت وایە ئیگنۆرە دڵنیا بە خۆی ئۆتۆماتیکی ستێپێک ئەنێ کە بۆ هەمومان ئەنێ پرێدیکتەبڵ بێ طبعا کاک سۆران پێم خۆشە باسی پرۆژێ بکەم کە پرۆژێکتێکی زۆر جوانە کە بەڕێستان دەستنیشانتان کردو ئامادەتان کردووە ئەوش پبلیک ڤۆیس لایبرەریە کە کتێبخانی دەنگی گشتیە کە بۆ نابینیان و خاوەن پێداویستی تایبەت ئامادەتان کردو باسێکی ئەو پرۆژێکتەمان بۆ بکەیت کاتێکە من لە سوید بووم هەڕی دەربووک هەبوو یعنی زۆر خۆش بوو طبعاً هەرچی نیوزپەیپەری هەبوو ڕۆژانە هەر بەڕاستی مجلەیە کە دەرەچوو هەر گۆڤارێک هەر ڕۆژنامەیەک ئەکرا بۆ سیستەما منێش بیرم کردەوەتم باشە ئەمانەی ئێمە بەبێ ئەوەش ئەو ئیجوکیشنە باشیان هەیە ئەو ڕۆشنبیریە گرنگیان هەیە ئەو ئاستە ناوازەیان هەیە ئەو تێگەشتە بەڕاستی بێڕکابەریان هەیە ئەی بۆ ئێمە نێن بتوانین ئەم پرۆجێکتە لە کوردستان جێبەجێ بکەین بۆیە بە خۆشحاڵیەوە لە دوای ئەوە قەرارمدا دیڤایسەکانم لە شیستا لە سوید کڕی هێنامەوە بۆ کوردستان دەنگدانەوە ڕنگدانەوە بەڵێ بە دڵنیایە زانی من هەر دایم پێم خۆشە
یعنی هەر هەنگاوێک ئەنێم خۆم بیکەم یعنی ئەها قسەیەکی جوان هەیە ئەڵێ ئەبێ لەسەر پێی خۆت بۆستی ئەمە ئەوەیە نەئەکرێ بەڕاستی ئێستا دێنە سەر ئەوەش تۆ هەموو شتێ پشت بە حکومت یان بە ئۆرگەنایز ببستی ئەمە هەڵەیە ئەبێ وای لێ بکەی خۆت ببیتە بەرهەمهێنەرێکی باش بۆ ئەوەی فۆلۆوەرێکی باشت هەبێ و تێبگە ئەم ژیانە چۆن ئەڕواتە ڕێوە بۆیە بە خۆشحاڵیەوە کاتێ ئەمانم دابین کرد 15,000 سەرچاوەی کتێب لە ڕۆمان لە ئەدەبیات لە فەلسەفە لە چیرۆک لە بابەتە جیاوازەکان چونکە بۆ خۆشم هەر کوڕێکم زیاتر لە بنەماڵەیەکی شۆڕژگەر لەدایک بوون زۆر حەزم بووە بە بابەتە مێژوویەکان بە ژیان نامەی تێکۆشەرە دێرینەکان بە ئەزمموی و ڕەسەنی پێشمەرگە قارەمانەکان ئەمانە هەمووی لە ستۆدیۆیە تۆمارمان کرد بە هەر سێ زمانی کوردی عەرەبی ئینگلیزی و هەموویمان ئامادە کرد لەسەر سیدی بەبێ بەرامبەر نەک بۆ بڵاین پیپڵەکان بۆ هەموو شەریحە جیاوازەکانی کۆمەلگا سوود لەمە وەرەگرن من مامۆستای زانکۆم هەیە برادەرمە دایم حسەی تایبەتی هەیە یعنی ئەگەر مانگانە کتێبی بۆ نەنێرم لەم قوبڵ ناکان نیگەرانە بێ یعنی مامۆستایەکە خۆت ئەزانی ئەتوانێت بە چەندین میکانیزمی جیاواز و فۆنتی گرنگ بنووسێ بخوێنێتەوە بەڵام تایبەتمەندی ئەمە لە چیایە ئێستا بە نمونە جەنابتەچی بۆ دهۆک یان بۆ هەولێر بۆ بەغا ئەمە ڕێگەیەکی زۆرە بەڕاستی ئەڵتەرناتیڤی نییە هەر ئەبێ بەلایەنیکەم تۆ بۆ هەولێر 3 سەعات ببڕی کە بە سەلامەت ئینگلیزە لە بیتە لە زەنێڤەر ئەڵێ باشتر درێنتر بگەی وەک لەوەی هەر نەگەی بۆیە ئەگەر تۆ بە سێفتی بتەوێ بگەی ئەبێ بە هێواشی لێ بخوڕی جا لە ماوەی ئەم 3 سەعاتە تۆ کتێبێکی زێڕین ئەخوێنیتەوە ئاشنا ئەبی بە دنیایەکی جیاوازتر هۆکارێکە ئەم کتێبە بۆ بەهێزبوونی معلوماتی جەنابەت بۆیە ئەمە زۆر مهمە تۆ لە سیارەکە تا لەباتیەوەی گوێ لە کۆمەڵێک هەواڵ و ئەوە جیاواز بگری لە سیارەکە تا کتێبێکە خوێنیتەوە بەبێ ئەوەی تۆ تەرکیزی سیاقەتت تێک بچێت کاتێک کە کەسێک لە ماڵەوەیە خانمێک لە ماڵەوەیە ئەتر ئەمە ئینڤایرۆمنتەکەی وایە بۆی نەگونجاوە لە دەرەوە دەوامکە ئەبێ لە ماڵەوە بێ چەند خۆشە ئەم کتێبانە ئەخوێنێتەوە ئەزانی کاتێک کە کۆنڤەزیشنێک دروست ئەبێ لە من و لە جەنابت و لە خەڵکێکی کە زۆر زانیاری زیاترە و زیرەکترە و بە ئەندازەیەک مناقەشت لەگەڵەکە ئەڵێ ئوستازێکی جامیعەیە ئەمە چی وای کردوای لێ بکە ئەمە بەڕاستی کتێبە وای کردوای لێ بکە بۆیە لە ئەم مەسئلەیە زۆر مهمیشە بۆ خوێنکار من زۆر کات تووشم بووە بەڕاستی یعنی خوێنکار هەیە بەڕاستی لە پرۆنەنسیشنی مامۆستاکە تێناگا لە دەربڕینەکەی بەڵام لە ڕێی ئەم کتێبەوە کە کۆمەڵێک سەرچاوی جیاواز ئەخوێنێتەوە ئەبێتە فاکتەرێک بۆ سەپۆرتی ئینفۆرمێشنەکانی و بۆ هۆکارێک بۆ ئاسان تێگەشتنتری لە بابەتی جیاوازەکان تەنها هەر بەسیدی هەیە لە پیج ئەزانی خۆی تایبەتمەندی ئەم ئیشە لێرە چیە تۆ ئەگەر ئەمە بکەیتە یوتوبەوە ئێمە بەم هەموو ماندوو بوونە جیاوازە ستافەکەی من تەوان نەکخۆم ئەو ستافەی من دائنیشێ لە ستودیۆ بە 5 ساعات بە 6 ساعات ڕکۆردیەکە بەبێ بەرامبەر ئەو ڕۆحە نیشتیمان پەروەری هەیە بەڵام زەمان چیە تۆ ئەیکەیتە یوتوبەوە خەڵکێکی کە هەیە نایفرۆشێتەوە یعنی بەداخەوە ئەوەی کە چاوەڕوان نەکراو بوو ئێمە کاتی خۆی سەپۆرتی کۆمەڵێک ڕێکخراوماکە کەڵام بینیمان پێشەنگیان کرد فرۆشتیانەوە کتێبەکان ئاخر یعنی حرمەتمێ خۆشە تۆ شتێ بفرۆشیتەوە بەڵام ماندووبوونت لەگەڵی هەبوو بێ خۆت بەرهەمە هێنابێ نەک ئەوەی تۆ بێتە سەر حازری و بەڕاستی ئەم سێڵنسە بەدڵی خۆت بکەیت و ئەمە بزنسی پێ ناوترێ ئەمە کۆپیپێستێکی ئیشێکی خەڵکێکی پێوتێ کە تۆ تایرد نەبوویتایە کە ئەمە ئەکسپ نەکراوە بۆ دنیای دەرەوە بۆیە ئێمە بڕیارماندا بۆ ئەوەی شەریحە حەقیقەکە ئیسوادە لێ بکە بۆ ئەوەی سەردەمچین و توێژەکان پێیان پەسەند بێ بە دڵنیاییەوە ئەوەی پێمان بکرێت لەم سێدەیە خۆ دڵنیا بە ئەم سێدەیە کولفەی زیاترە بەڵام بۆیە نایخەینە سەر ئەکاونتی یوتوب نامانەوێ بەڕاستی خەڵک لە ژێر سایەی ئەزمون و دڵسۆزان و بەهێزی تاقە و توانای کارمەندی ئێمە بەڕاستی ببێتە بازرگان ئەمە نە لە کارنامەی من نە لە ڕێکخراوەکەم نە لە ئەزمموی هەڤاڵەکانم قبول نەکرا و ڕێگە پێنەدراو نییە بەڵام هەر هەنگاوێکی کە بۆ بەهێزبوون و ناساندن و سەلماندنی هیوای بەهرەداران
توانای گەنجەکانمان تاقەی مرۆڤایەتی کوردستانیمان پێویست بکات دەیسەلمێنین هەنگاو دەنین لە زاخۆ هەتاک و کفری بۆ من هیچ فەرقی نییە یعنی ماشەڵا باش ئەگەڕێم بە حکمی ئەرکەکانم پەیوەندێکی زۆر شیاوم هەیە یعنی ئەمە وای کردووە ئەو پەیوەندێک کۆمەڵایەتێ ببێتە فاکتەرێک بۆ ئەوەی من شیاوتر جوانتر چالاکتر بەهێزتر وە خۆنەویستتر کار بکەم بۆ ئەوەی بتوانم ئەم ئامانجە زێڕینانە بە کاروانێکی سەرکەوتوو بە مەنزڵ بگەێنم. بەڵێ دکتۆر سۆران پێش پرۆگرامیش باسی شتێکمان کرد کە گەنجەکان لە ڕابردووە زۆر تووشی ناخۆشی بوون بێهیوایی بوون ئەنفالێکی میابارانە ئیترانی زۆر شتمان بەسەر هاتووە خۆت ئاگاداری بەڵام گەنجی ئێستا لەخوا بەزیابێت لە ئیسراحەتان یعنی تۆ پەیامت چییە بۆ ئەو گەنجانی لەگەڵ ئەوەی کە لە ئیسراحەتیشان بێهیوان تۆ گەنجێکی زۆر هیواد لێ ئەبارێ ینی پڕ هیوای تۆ پەیامی تۆ ئامۆژگاری تۆ چییە بۆ ئەو گەنجانێک کە لەگەڵ ئەو هەموو شتەشا سێرەکەی واز لە خوێندنێنێ واز لە کارەکەی ئەهێنێ سەیری من کە حکوومەتی باسی گۆڕ بە گۆڕ ئەو فاشستەی کە تاریخ ئامادە نییە بە ئێستاشەوە پەڕەکانی پەرەسپیەکانی پێ بنووسێتەوە لە گڵاوی و لە نەشازی و لە بێڕەحمی ئەم فاشستە بەڵام ئەزانی گەنجی ئێمە لێرەوە ئەچووە مەحەدەکانی فنون جەمیلەی بەغا جامعەکانی دەرەوەی پارێزگاکانی کوردستان و خوار و عێراق ئەی خوێن هەر ڕۆژێک بۆ ئەو تەمین بوو لەوەی یان ئەکوژرێ یان لە سێدارە ئەدرێ یان هەنجن نەکرێ بەهۆی ئەوەی کە سوکارێکی هەیە هیچ کوردێک نەوە لەم کوردستانە یان مامی یان خاڵی یان پورزایەکی یان کەسێکی نزیکی پێشمەرگە نەبوو بێ یان قیادیەک نەبوو بێ لەم وڵاتە بۆ ڕۆژێک لە ڕۆژانیش بوو بێ بەڵام ئەو سەرڕای ئەو هەموو ناڕەحەتی و نەهامەتی و ترس و تۆقێنەرا بێباک بوو لەوەی چی بەسەریە گرنگ ئەوە بوو ئاسۆیەکی هەبوو کە بەم شادەی ئەتوانێت ڕۆژێک ئەگەر کەسێکی دەرمانساز بوو بێ بەڕاستی کەسێک چارەسەر بکە دەرمانێکی بە کوالێتی بێنێتە وڵاتەکەیوە ئەگەر مامۆستا بێنەوەیەکی مهم پەروەردە بکە ئەگەر پارێزەر بێ ڕۆژێ بە دیفاع بە حەق دیفاع لە مافی میلەتەکەی بکە ئەگەر هەر کەسێکی کە بێ دڵنیا بۆ لەوەی کە ئەتوانێ زۆر بە باشی ئامانجەکانی بەدی بێنێ بەڵام ئێستا بەداخەوە ئەم تەکنەلۆژیا پێشکەوتووە ئەم ئاسانکاری منهەجە ئەم هەموو زەمینە ڕەخساوە کە بۆ زانکۆکان لە دەرەوە ئەخوێندێ یعنی ئێستش بمانەوێت نەمانەوێت توانای تچین زۆر فەرقی هەیە لەگەڵ ڕابردوو مامۆستاکانمان پێشکەوتون ئەگەر تۆ سەیری زانکۆ ئەهلی و حکمەکانمان بکەین کەم مامۆستا هەیە لەم وڵاتە خوێندەبێتی هەمووی بە خۆشحاڵیەوە لە دەرەوە باشترین بڕوانامەی بەدەستێناوە کەم تیچە هەیە لە سێ زمان بەڕاستی کەمتر بزانێ بۆیە من پێم سەیرە ئێستا جاران کە سوکار وەزعی خراپ بوو بە جۆرێ لە جۆرەکان لەمەی نەتابوون ئێستا من خۆم ئاگادارم وەک سەرۆکی ئەنجومەنی لاوانی کوردستان ئەم ترسەی هەمە بەڕاستی ناشارمەوە خەڵکێک هەیە وەزعی زۆر زۆر باشە مناڵەکەی بە باشترین بە شیاوترین کوالێتی لەم ژیانە ئەژی بەڵام بەداخەوە ناخوێنێ یعنی وە ئەزانێ ئەمڕۆ کە هەر پارەی هەیە ئەم پارەیە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی ژیان خۆشی بەردەوام بێ بەڵام یەکشتت پێ بڵم ئەمڕۆ زروفێکە یعنی ئەگەر ئینسان شوێنێکی تەواو نەکردێ ڕووی نایە لە کافتێریاکە دانیشێت یعنی ئەمە حەقیقەتە بۆ ئەوانەی ڕابردوومان هیچ عیب نییە چونکە شۆڕشەیەک لە دوای یەکەکانمان ئەزبوونی ڕەسەنی تێکۆشەرەکانمان توانای بەهرەداران شاهێدی دەری ئەوەن کە ئەمە زروفێکی جیازە بەس وەڵڵاهی لەم 2000 نەخوێنی ڕێی من هەڵەیە یعنی ناکرێ ئەیکەواتە تۆ چی ئەگەی یعنی گەنجی ئێمە ئەوە تا ناتوانێت هۆمۆرکەکەی بکە ئەی چۆن کتێکاری بۆ ئەکرێ ئەی چۆن ئەتوانێت شەو ڕۆژێ 12 ساعت بە پێوە بۆ سکوێریتی مۆڵێ بکە ئەی چۆن ئەتوانێ بەیانی کە زەواجی کرد لە ماڵەکەی خۆی ئاپێداویستەکانی جێبەجێ بکە من ئەڵێم ئۆباما شوتارێکی جوانی هەیە بەڕاستی لەسەر مەسەلەی خوێندن و خوێندنەوە بەڵام من بە زمانی کوردی بە ئێوەی ئەڵێم ئەگەر بەڕاستی خەڵکێک نەتوانێت واجباتەکانی خوێندنەکەی بکە جا ئەگەرچی بیسک سکۆڵە سەکەندەری سکۆڵە های سکۆڵە یان یونیڤرسیتی و ئینستیتیوت و هەر بەشێکی کەیە نەتوانێت واجباتی ئەمانە جێبەجێکە ئەی چۆن تۆ ئومێدت پێی ئەبێ کەسێک ئەبێ قوبولی ئەوە بکە
کە بەیانی ببێتە هاوبەشی ئەم شخصە کە ڕاستە ئەمە شتێکی جیاوازە بەڵام هەر بەڕێی من یعنی هیچ سەختیە نییە بگاتە خوێندن کە تۆ ئەمەت بڕی کەواتە تۆ سەرکەوتوو ئەبی لە سێکتەرەکانی کەیە بەڵام زۆر حەزەکەم یەک شتی کەش بڵێم ئێستا قسەیەک هەیە باوە بەداخەوە ئەڵێن دەی باشە ئەوە خوێندنمان تەواوکە ئەوە خۆ بەیانی تاعیناتی ژنە کاکە گەنج ئەتوانێت بە بیرۆکەکانی خۆی بەداهێنەرەکانی خۆی بەو بەهرەیە کە هەیەی زۆر شتی گرنگتر بکە گەنجێک کە بەڕاستی ئەکادیمیایەک تەواوەکە ئەتوانێت فرۆژگایەکی تایبەت بەخۆی هەبێ ئەتوانێت بەڕاستی فێرگەیەکی تایبەت بەخۆی هەبێ ئەی ئەمەش داهاتە ئەی ئەمەش بنیات نەرە ئەزانی سەیری سکسسفڵ یانگەکانی دنیا بکە ئەو گەنجانەی کە سەرکەوتون لە عالەمدا خۆ مەرج نییە هەمووی بەهۆی بەشێکەوە توانی بێتی بگاتە ئەم ئاسۆ گرنگەی ئەمڕۆ دڵنیا بە بەشێکیان هەو بە زۆر بێهیوا بوون چەندین سیڤیان تەقدیم کردو لە هیچ شوێنێ وەردەگیراون ئەو بێهیوایە وای کردووە لە ڕۆژێکە تۆڵەی هەموو ئەو ڕفیرزانە بکەن کە وەریان گرتووە بۆیە بەڕاستی گەنجی ئێمە ئەگەر هەموو کوردێک لەمە تێبگا گوناحە بەڕاستی دوای فکری تونڕەوی بکەوێ یان دوای کۆمەڵێک شتی بێ بنەما بکەوێ بە قەناعەتی من ئەوەی کە زۆر مهمە لێرە بەس باوەڕمان بە خۆمان هەبێ بەس قەناعەتمان بە میلەتەکەمان هەبێ بەس ئەو ویستە قبول بکەین کە ئێمە کوردین و لەسەر ئەم ناسنامە ئاوارەین ئەگەین بە هەموو ئامانجەکانمان بەڵێ کاک سۆران لەگەڵ سوۆسیال میدیا بینت چەنە؟ وەڵا زۆر بینم خۆشە چونکە تەمان سوۆسیال میدیا بۆ تا فاکتەرێکیش بۆ ئەوەی کۆمەڵێک خەڵکی جیاواز تەمان من ڕۆژانە 20-25 گەنجی جیاواز ئەبینم لە ئۆفیسەکەم خەڵکی تازە بەڵام سۆشیال نێتۆرک خەڵکێکەیە ناتوانێت بێتە دەرەوە خەڵکێکەیە لە ماڵەوەیە بەهۆی هەر زروفێکی جیاواز و ئەشخاص بێ ئەمە بۆ من پەسەندە بەڵام تۆ ئەتوانی لە وتارەکانمە چ لە ڕووی سیاسیە لە هەر ئاستێکی جیاوازی ترە لەو لایڤانی کە ئەیکەمەوە لەو بابەتانی کە ڕێکی ئەخەم لەو ڤیددیوانی کە پۆستی ئەەکەم تەمەن زیاتر هەمووی وتارە هەست ئەەکەم ئیسفادەکەرێکی باش سوود لەم فایدانە وەرئەگرێ گفتوگۆی باش ئەکرێ یانی ماشەڵا کە جاریوە هەیە ڕاستەوخۆم ئەبێ لە پەیجەکەم یان ئەکاونتەکەم زۆر هەستەکەم خەڵکێک هەیە تامەزرۆیە بۆ ئەوەی پرسیارەکان بە من بگەێنێ جا مهمیشە کە تۆ ئەم پرسیارانت لێ ئەکرێ بۆ هەر یەکێکیان وەڵامێک بێ کە بنیادنەری مێژووی خۆی بێ کە بێ هیوانە بێ یعنی زۆریان پێخۆشەکە بەم تەمەنەوە بەم ئاستەوە بە مۆزئەوە کە گەنجێ بتوانێ بگاتە ئەم مەرحەلە گرنگە ئەزانی ئینتەرویوێکی پێشوم وای کرد سەدان گەنج دەست بە خوێندن بکەنەوە هەر هاتنە ستۆدیۆکە بۆ لام وتیان ینی ئێستا هەست ئەەکەین ئێمە هیچ نەقسێکمان نییە و بەبێ ئومێد بێ هیوا بوون بەناحەق خوامان لە خۆمان کرد یعنی کە تۆ بتوانی بخوێنی ئەم مەرحەلانە ببینی ئەی بۆ ئێمە نەتوانین وەکو تۆ بگەین بەم ئاستە باشە بۆیە هەندێک هات قسە دەودی زۆر مهمە ئەتوانێ واد لێ بکە کە بەڕاستی ئەوەشی نەت کردووە ئەیکەی ئتریان ئەیکەی دیسەپۆینتەوی یان ئەیکەی سکسسفڵ بێ بەڵێ کاک سۆران زیاتر لە سیاسە تاقڵ بوویتێتەوە وایە ئارەوەڵ چۆنەبینی یەکشت هەیە ئەزانی چی ئێمە زروفێکی جیاواز هەبووە لە کوردستاندا لەوەتەی هەین لە دامەزراندنی مەلیکێتی عێراقەوە بەم ساتەی جمهوریەتیشەوە هەمیشە لەژێر چەوسانەوە و زەبر و چەپۆک و نەهامەتی و داگیرکاری حزبی بەعز بووین دایم هەوڵی سڕینەوەی زمانی کوردی دراوە لە هەر شوێنێک هیوایەک هەبوو بێ توانایەک هەبوو بێ بارەیەک هەبوو بێ بەعز هەوڵی لەباربردننی براوە دایم نسبەتی شوێن کەوتوی عروبی شیعیان سوننەبین بەڵام ئێمە کە زمینەیەکی وا ئازادمانەیە بە خۆشحاڵیەوە هەرێمی کوردستانێکمان هەیە تۆ سێ شەو هاتو چۆبکە هیچ بازگەیەک بە تۆ ناڵێ بۆ کوێتی یعنی دەرفەتێکی وا هەیە هیچ بەرپرسێک بە درێژایی 2000ەکانەوە تا ئەمڕۆ سەردانی بەغای نەکردووە و لە هەولێر نەمێنێتەوە و قیادەکانی ئێمە نەبینێ بۆیە ئێمە ئەبێ سوود لەم ئەزمونە گرنگە وەربگرین بیکەین بە دەرفەتێ
ئەوەی کە لە ڕابردوو حکوومەتی کوردی و کوردستانی و پارتە سیاسەکان نەیانتوانیەوە بیکەین بەڕاستی هەنگاوی بۆ بنین بۆ ئەوەی ئەنجامی بدەین بە تایبەت کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان تایبەتمەندێکی گرنگی بۆ گەنجان هەیە ڕۆڵێکی باشی داوە بە خانمان ئەگەر جەنابەت ببینی زیاتر لە وەزیرێکی خانم هەیە بە نمونە خەڵکی ڕۆشنبیر داخلی مؤسسەکان کراوە ئەمانە فاکتەر گەلێکن بۆ ئەوەی کە بتانی هیوایەکی وا بنیاد بنەی ڕابردوو لەبیر بکەی ئەم حکوومەتە پێم وایە دەبێتە مایەی بەدیهێنانی بەشێک لە داخوازی و ئومێد و هیوای گەنجەکانمان چونکە هەموو شتێکیش خۆ دەزانی بە شەو ڕۆژێک ناکرێت بەڵام سیاست دەوری هەیە سم بۆ خۆم ئەندامی پارتی سۆشال دموکراتی سویدیمە کاتێک کە بەشداری کۆمەڵێک کۆنفرانس و میتینگ ئەەکەم کە خەڵک دەزانێت کورد ئەمە ڕووە حەقیقەکەیەتی چۆن ئێمە شەڕی داعشمان کرد لە ڕۆژ سەختترین ڕۆژەکانمانە ئەم ڕۆژ ئەبێ وەکو دیبلۆماتکارێکی سەرکەوت و پێشخۆت و خواست ببیندین بۆ ئەوەی هوەری ڕەوان بێژیمان ئاستی سیاستکردنمان پەیوەندی و عیلاقاتمان لەگەڵ دنیای دەرەوە بگەێنین بە ئاستێ جارێکی کە 16 ئۆکتۆبەر دووبارە نەبێتەوە جارێکی کە هیچ هێزێک عروبی بێ تورکی بێ فارس بێ لە هەر پێکاتەیە بێ نەتوانێت بیل لە داگیرکردن و لە تێکدانی ئەمنی قەومی کوردستانمان بکاتەوە کە بە خۆشحاڵیەوە ئێستا هیچ ڕۆژێ بەقەت ئەم چرکە ساتە میلەتەکەی ئێمە یەکڕێز نەبووە کە من پێم وایە شخصی سەرۆک بەرزانی لە ڕفراندەمدا خەونی پێشەوا قازی محەممەد و شەریف پاشا و شێخ محمودی حەفید و جەنابی بەرزانی نەمەری بەدیهێنا بۆیە ئەو تا ئەو هەنگاوە هێنای ئێمەش ئەبێ وەکو ئەم گەنجانەی ئەمڕۆ بتوانین هیوا و ئومێدەکان کۆ بکەینەوە خەبات بکەین بۆ ئەوەی بە سەلامەت ئەو ئەرکانەی لەسەر شانمانە لە ئاستی ئەخلاقی نەتەوەی سیاسی ئیداری کاگێڕی شەفافبووندا لەسەر شانمان جێبەجێ بکەین. زۆر ڕاستە دەست خۆشاک سۆران پرسیاری ئەخیرم ئەوەیە لەگەڵ کاری ڕێکخراوەیە خۆت گونجاندووە لەگەڵ کاری سیاسیا بە هەمان شێوە ئەی چۆن کاتی خۆت یعنی کاتەکانی ترە بەچی خەریکەکەی کاتی یاوە بخۆت بەجددی زۆرم حەز لە سپۆرتها هەم لە جیم هەم لە سویمین ئەرەوەڵە یعنی ترێکنێڵەکەم ئەچمە مەزبەح با بڵێن مەلا ئەەکەم بەشێکی یاری جیمەکان ئەەکەم زۆرم پێخۆشە کە بەڕاستی وەرزش حەزەکەم ئەمە بۆ بینەر و بیسەرانتان ڕوون بێ فاکتەرێکی مهمە بۆ زیرەکی مێشک بۆ یعنی مانەوەی لایەنی کەم ئەو هەردە باشەی کە هەتا هەر کاتێکە من هەر تایرتێک هەر هیلاکیەکم هەبێ باوەڕ ئەەکەی کە وەرزشێک ئەەکەی هەر یەکێک و لە وەرزشەکان بێ هەستەکەی ڕڤیوەکە دلیت ئەبێ بە نمونە ڕفرێش ئەبی ئەمەش خۆشە بۆ ئەم مەرحەلەی ئێستا کە تۆ بتانی ڕێگەیەک بدۆزیتەوە ماندوێتیت کۆتایی پێبێنێ بۆیە بەڕاستی لە مەزبەح زۆکات ئەوە هاوڕێکانم دێمەلات لە ئێمە گومانمان هەیە ئایا تۆ نابینی لە مۆزعا یعنی تۆ لە مەزبەحێکی قەڵەواڵغا بەبێ ئەوەی بەرکەس بکەوی وەک هەر کەسێکی ئاسایی ئەم مەزبەح و شارەزە ئەبیت و مەلەی خۆت ئەەکەی بێ ئەوەی هیچ کەسێ بێزار بکەی ئەمەش ئەبێتە هۆکارێک لەوەی کە تۆ دیفرێنست لەگەڵ خەڵکی کان نییە ئەمە زۆر مهمە تۆ بتوانی ئەم قەناعەتە دروست بکەی لە ئاسری پەروەردەی لە مۆزوعی کۆمەڵایەتی بە دڵنیاییشەوە کاتێکی باشتریشم هەیە سەرڕای ئەو سەرقاڵیانەی خۆم بۆ خوێندنەوە یعنی زۆرم حەز بە خوێندنەوە هەیە نەک بە خوێندنەوەی کتێب بە تەنیا یعنی کاتی تایبەتمەندترم هەیە بۆ ڕێدینکردنی فۆکس نیوز CBS نیوز ABC نیوزکاست یعنی هەموو وێبسایتە جیاوازەکان دایم حەزەکەم لە خەبەری دنیا لە گۆڕانکاریەکانی عالەمە لە مەجالە جیاوازەکانە ببینم چ گۆڕانکاریەک ڕوئدا ڕۆژانە بۆ ئەوەی کە ئەوەی تا ئێستا ئێمە نەمان کردووە وەکو کورد و کوردستانیان نەقسێک هەبێ پڕی بکەینەوە بە ئەزمونێک ڕێکی بخەینەوە چونکە من لە کۆتایی زۆر مەبەسمە بڵێم هەرێمی کوردستان ئێستا لە لووتکەدایە یعنی ئەزانی کۆنگرەکەی سەرۆک ترامپ ئەوەی لە دافۆس لەگەڵ سەرۆک نێچیڤان کە بەڕاستی ناوی سەرۆک بارزانی بەرسەرۆکی کوردستانێنێ ئەمە گرنگترین تەحدایە باشترین احترافە مهمترین دانپێدانراوە کە هەرێمی کوردستان بەقەت دەوڵەتێک ئەمڕۆ کۆمونیکیشنێکی باشی هەیە ئابوورێکی سربەخۆی گونجاومان هەیە ئەمنێتێکی ناوازەمان هەیە تا ڕادەیەک پەروەردەیەکی پەسەندکراومان هەیە ێ بە دڵنیاییشە و بناغەی دەوڵەت بریتین لەم ئەساسیانەی کە ئەمڕۆ هەیە بۆیە دەبێت
کەس ڕۆڵشی ئەیان سونە بە وەکالەت نەگێڕێ یعنی بە تایبەت کە بەبستمە ئێستا لە سەروبەندی تەشکیلاتی ئەم حکوومەتین هیوادارین هەمومان بە یەکڕێزی و بە کۆدەنگی بەشداری بەغا بکەین و لە ئاستی دوژمنەکانمانە بە یەک دەنگ بە یەک چەک لە یەک سنگەرا بتوانین ڕوبەڕوویان ببینەوە و هەمووشمان هۆکار بین بۆ بەردەوامیدان بەم حکوومەتە نوێی کە هەمانە حکوومەت ئامادەی ڕەخنەی هەیە ئامادەی گلەی هەیە حکوومەتێکی گوێگرە بە دڵنیاییەوە پێدەڵێن بەسەر جەم وەزارەتەکان چونکە من لێرە مەسئولم لە هەموو ئەو وەزارەتانی کە ئەمڕۆ لە حکوومەتن تەنها مەبەستی من حیزبایەتەکەی خۆم نییە باسی کاندیدەکان بکەم بە خۆشحاڵیەوە ئێستا ئەو کاندیدادەی کە هەن کاندیدی سەرکەوتون خەڵکی باشن بۆیە با هەمومان پێکەوە دەزەنا و دەستکەین بۆ ئەوەی بتوانین هەنگاوێ بنین کە مێژوو مشتاق و تامەزدۆی ئەو هەنگاوانە بێ بۆنەوەیەکی زۆر سپاس بۆ تۆش چم نەماوە ئەگەر بەڕێزی شتێکما بێت من ئەوەی کە ماومە بڵێم من ئەڵێم بە جارێکی کە بەڕاستی گەنجی کورد تێکەڵی داعش نەبێ ڕۆژگارێکی کە ئەم لاوانەی ئێمە ئەم خوێنگەرمانەی کە ئامادەن شەو و ڕۆژ چۆن هاوتای باپیرە و کەسایەتەکانی لە جەنگا بەڕاستی ئەو توانایان نەبینداوە نەبیستاوە ئەمە مێژوو ئێڵێ ئەمە قسەی من نییە بەڵام با گەنجی ئێمە ڕوو بکەینەوە دنیای داهێنان و پێکەوەی بوون و یەکتر قوبڵکردن باواز لە شەڕ و مەحارەبەی سۆشیال نێتۆرک بێنین قسە بە پارێزگاکانی کە بڵێن من پێم وایە سەرکەوتنی دهۆک سەرکەوتنی هەولێرە سەرکەوتنی هەولێر سەرکەوتنی سلێمانە سەرکەوتنی سلێمانی سەرکەوتنی هەردوو پارێزگاکەیە ئێمە کوردین لەسەر یەک ناسنامە ئاوارەین لەژێر یەک ئاڵایە خەبات ئەەکەین پێویست بەوە ناکە خەڵکێک کە خۆی دەستی لە دنیا شۆردووە لە کۆنگرە جیاوازەکانە دەرناچێ ئەمەلی نەماوە متمانەی نییە لە کۆمەلگایە ئەمڕۆ دێ هیچ هەنگاوێک نانێ بەس چەکی سۆشیال نێتۆرکی بەدەسەوەیە ئەیەوێت قەرەبووی نەهامەتی و نەشازەکانی خۆی بەمە بکاتەوە بۆ ئەوەی سنگێک لایکێک زیاتر پیا بکە ئێوە ئەو لایکە مەکەن ئێوە پێویستان بەوە نەبێ کوردستان ڕۆژێک دێ چۆن ئێستا هەمومان باسی سەروەرەکانی ئەەکەین ئاوا باسی سەرکەوتنی دەوڵەتەکەمانەکەین پێکەوە ژیانی پێکاتەکەمانەکەین ئاخر جوملەی من لێرا بۆ کۆتایی هێنان لە مەلەفە ئەڵێم سیر بکەن لە ئێران لە تورکیا لە سووریا بەس دراوسەکانمان باسی ئەوروپا ناکەین باسی ئەمریکا نەکەین چی کەسێک هەیە بەقەت ئێمە ڕێز لە پێکاتەکانەکرێ یعنی تۆ سکرتێری پەرلەمانت لە پێکاتی تورکمانە وەزیری گواستنەوەت مەسیحەکانە ئەنواع پۆستی جیاوازت لە حکوومەتە خۆجیەکان هەیە ئەم پێکەوە ژیانە بۆ تێکی بدەین بۆ خەڵکێکە بێ ڕۆژێ لە ڕۆژان لە ڕێی کەسایەتەکانەوە بێوێ ئەم ڕۆژە لە ئێمە تێک بدا با هەمومان یەکشت لە خەڵکی کەوە فێر بووین ئەو تورکانی چەند ناڕازی بوون لە کاتی کوردەتاکە خەڵکێکە بوو ئامادە بوو لە بەردەم لولەی دەبابەکە پاڵەکە و ئەیوبا بەسەر ما بڕە یەکێک لەوانە ئەندامەکانی هەدەپەش بوون کەواتە مەوزوع ئەوە نییە تۆ دوای ئەکەوی چۆنە مهمەوەیە ئەوە نەگەر ئەسدۆخانیشیان پێی قوبڵ نەبێت دەوڵەتەکەی خۆیان خۆشمانەکەی خۆیان ئەوە بۆ بابەتێکی تر بۆ بەرنامەیەکی سیاسی ئیشەڵا میوانی بەرنامێکی سیاسی لە کەناڵەکەمان بێ چونکە زانیاریت زۆر زۆر پێ سەرکەوتوبی زۆر سپاس بۆ ئەوەی کە میوانمان بووی ئەمڕۆ بینەرانی ئازیز زۆر سپاسی کاکسۆران نووری ئەەکەین کە بەڕێزیان سەرۆکی ئەنجومەنی باڵای لاوانی کوردستان بوون لەگەڵ ئەوەشا کادری پێشکەوتی پارتی دیموکراتی کوردستان بوون ئەمڕۆ میوانی بەرنامەکەمان و سپاس بۆ ئێوە شتای سەبینەری ئەمە بوون کاتێکی خۆش بۆ مولایەکتان هەر شاد بن.